درنگانێکی شەوە و چاوەکان خەویان لێتۆراوە و دڵەکانیش ئۆقڕیان لێبڕاوە. دوایی مانەوەی 6 ڕۆژ لە نەخۆشخانە دوجار هەرێم ئەسوەد کارجێڕی لقی تەختەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کادیری بەرچاوی کۆمەڵی دادگەری و بەڕێوبەری پرۆژەی بەهای فەرمودا لە تەختەق بارگەی یەکجارشی پێچایەوە و بەرەو دنیای ڕاستی کۆچی کرد. بەو نیوەشەوە سەرجەم چین و توێژە جیاوازەکان لە مەراسیمی بە خاکسپاردنی هەرێمدا ئامادە بوون. لە نێویشاندا بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بوون. هەمووان لەلایەک خەمبار بوون بە لەدەستدانی ئەو گەنجە چاڵاک و دڵسۆزە. لەلایەکی دیکەوە دڵخۆشن بەو بۆنی میسکە خوداییەی لوتی هەموانی پڕ کردووە بەبێ پڕژاندنی هیچ بۆنێکی دەستکرد بەسەر تەرمەکەی هەرێمدا. دەکرێت ئەمە نیشانەی بەدیهاتنی ئاواتی هەرێم بێت کە بە تاسەی دیداری پێغەمبەری ئازیزەوە لە پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک نووسیبووی بە ئەواتم شەوێ بێت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەو ببینم. ئەمە یەک هەفتەیە هەموو لە ئیش و کار بوونە سەرقاڵ بوونە بەو نەخۆشەی ئێمەوە خوا پاداشتان بداتەوە. ئەمە هەموو شتێکە بۆ ئێمە ئەم قەڵەباڵغەیە هەمووتان هاتوونە زۆر زۆر بەخێر بێن. ئەمە تەعزیەیە، ئەمە سەرخۆشیە، ئەمە مای شانازیە بۆ ئێمە. ئەم هەموو خزم و چاکە لێرە کۆبەتەوە لە دەورمان. زۆر سوپاسانەکەین. خوا خێرتان بنووسێ. یا ڕەبی خوای پەروەردگار ئەپارڕینەوە بەناوە بەرز و بەڕێزەکانت بە سیفاتە بەرزەکانت کە ئێستا ڕۆحیانەتی کاکە هەرێم هات بێتە ئامێزی ئاسمان وەک باڵندەیەکی بەرزەفەڕ بەرەو دوامەنزڵی کە فێردەوسی ئەعلا بێدابێتی لە شەقەی باڵ. هەرێم بەو پەڕینیەت پاچی و دڵپاچی و بۆ خوا سوڵحانەوە سەرقاڵی گەیاندنی فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری ئازیزمان بوو لە تەمەنی کورتی خۆیدا. لە 7 قۆناغدا بەڕێوبەری بەهای فەرموودە و لە 2 قۆناغیشدا بەڕێوبەری پرشنجی فەرموودە بووە. ئەمە جگەلەوەی سەرقاڵی وتنەوەی قورئان و وانەی پەروەردەی ئیسلامی بوو لە دەستگای نووری حکمە و ڕێکخراوی قوتابیانی کوردستان. کاکە هەرێم بۆ ئێمە قوتابخانەیەکی گەورە بوو و بۆ گەنجانی مسلمان بۆ گەنج و لاوە مسلمانەکان بەڕاستی دروازەیەکی زۆر باشە بۆ ئێمە مراجعی خۆمان بکەینەوە کە چۆن خۆشەویستی پەیامی خوای پەروەردگار بەدەستبێنین، چۆن خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەستبێنین، چۆن ببینە ئەو کەسەی کە خوا دەیەوین. بەڕاستی ئەمن بۆم لەم وەفاتەی کاکە هەرێمدا بۆم دەرکەوت کە ئەسرار و نهێنێکی زۆر گەورە هەیە لە بینی کاکە هەرێم و خوای پەروەردگاردا. هەمیشە بەو پەڕی دڵسۆزیەوە، بەو پەڕی متمانەوە، بەو پەڕی باوەڕوون بەخواوە، باوەڕوون بە ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستێدا کار و پرۆژەکان و هاوکارێکی ڕاستەقینەی ئێمە بوو کە بە باشترین جۆر ئەو پرۆژانێک کە تایبەتن بە دین جێبەجیان بکەین. موقفێکی تر لەوەی کە ئێستا من ئەمڕۆ یعنی ئێستا کاکە هەرێممان بە خاک سپارد یەقینم هەیە پێش بەخوای پەروەردگار ئێستا کاکە هەرێم زۆر زۆر بە باشی بە خێراتنی لێکراوە. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. هەرێم ئەسوەدی تەمەن 28 ساڵ سەرقاڵی ئامادەکردنی یاریگا بوو بۆ تاقیکردنەوەی قۆناغی حوتەمی بەهای فەرموودا لە ڕێگەی گەڕانەوە بۆ ماڵەوە تووشی ڕووداوی هاتوچۆ بوو کە بووە هۆی خوێنبەربوونی مێشکی و دوای 6 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە بە بێهۆشی دوجار گەڕایەوە بارگای خودا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.